ئەزانی چۆنە من ئەوەی ئێستا ڕۆدات نیگەرانی کردوومەکو هەر کەسێکی دیکە چجایوەکو باحیسێوەکو نووسەرێک زۆریش نیگەرانم هیوادارم کە بەو ئاقارە نەڕۆ ئەمڕۆ دەستانەی دەراقچیان کە هەر هەموو داوایان کرد لەو هێزانە کە ئەم شتە نەکەن من ئاگاشم لەیە کە کەسان و کەسایەتی هەن کە داوایان کرد و هەموو لایەک ئەون ئەگەر ڕووبات لە ڕاستی یەکێ لەو خاڵانەی ئێستا لەبەرەوەی ئێمە یادی کۆبانێکەکەنەوە دژایەتیکردنی کۆبانێ بێ من باز حەزم لە باسکردنی ڕەهەندی نەتەوەی نەبوو ئەمڕۆ بەڵام ڕەهەندی نەتەوەی لە کۆبانێک کەیسێ بوو کە هەموو لایەک لەسەری کۆک بوون ئێستا تۆ لە 6 ساڵ دوای ئەوە چۆن پەلاماریەکە دەیت ئەمە شارمە شارمێکی گەورا بێ هیوادارم هیچ یەکێ لەو هێزانە خۆیان نەخەنە ناو بێ شەرمێکی واوە باشە تەواو اینجا ئێستا هەموو لایەکیش دەزانن ئەمە داواکاری هەموو خەڵکی کوردستانیانە وایە ینی خەڵکێکی زۆر دەنگی لێ بەرزوەتەوە ئەم شتە مەکەن چکەکەم وازەح دیارە ئەگەر شەڕ بکرێ لەوێ لەسەر داواکاری وڵاتێکی دراوسەیە کرێمازە ینی ئەو کاتە مانای دووبارە مرتەزەقەیی دەست پێکاتەوە ئەمە چەندی بەچەنە هیوادارین هەڵی وانەکەن هیوادارین وە بیشیکەن من لێرە بەم مناسەبەتەوە ئەوە ئەزانم و ئەوە ئەڵێم ئەگەر بیکەن باشە ئەو هێزەی کە ئەیکات باشە خەڵقی کورد زۆر لی تووڕابێ وە زۆری شەرمەزاریەکات ئەمە کۆبانێ ئەمەی کرد چۆکی بە هێزێکی زۆر دڕندەی کە ئەمڕۆ بەرامبەری مرۆڤایەتی وەستاوەتەوە و تاریکی بە دیاری پێەیە نەفرەتی بە تاریکی پێەیە بۆ ژیان بە تاریکی و لە ژیان پێەیە ئەم هێزە لەوێ چۆکی پێدادرا پێی وتین ئەمە ئەکرێت لە شوێنەکانی تریش وە ئەم سەرکەوتنە بەدەست بێ کاتم وانەیەکی گەورەی کوبانەی کە بە مرۆڤاتیە وتی بەس ئیرادەتانەوێ ئەجینا ئەم دوژمنە چۆکی پێدادرێت ئێستا غەرب خۆی گیری خوارەوە بەدەستیەوە ئەزانی بەس کوبانێ و خەڵقی کۆبانێ و ڕۆژاوا زاڵ بوون بەسەریە ئێمە مانای نییە ئەم وانەیە لە یاد بکەین ئێمە دەبێت ئەم وانەیە تۆخکەینەوە ئێستا زەوبعەیەکەیە لە عەربیە پێڵن زەوبعە لە ناو فنجانێکە ئەویش گوایە فەڕەنسا و نازانم ئیهانە و ئەمە زەوبعەیەکی ساختەیە دروستکراوە میلەتی خاوەنی کۆبانێ بێ نابێ من بنێ بۆ ئەم ئەفسانەیە باشە ئەوەی کە ئەو بەناو ڕۆشنبیر و ئەندام پەرلەمانانە و ئەو هێزە ئیسلامیانەیکەن لە ڕاستیە ئیهانەیە بەم داستانە گەورەیەکە کۆبانەیە کورد سەرکەوتنی گەورەی لە کوردستانی عێراقیش و لە ڕۆژاواش بەسەر ئەم هێزە درڕندەیە هێنا مانای نییە تۆ لە دەرگاوە فڕی بیتە دەرەوە لە پەنجەرەوە بێنیتەوە ژوورۆ ئەمە غەڵەتە ئەمە هەڵەیە لە یادی کۆبانیا پێویستمان بەوەی 6 ساڵ پێش دەشتە بۆ ئەمە ئێمە داستانەکان بجێڕینەوە بۆ مناڵەکانمان جارێکی تر داستانی زاڵبوون بەسەر درڕندەترین هێزە کە دژە ژیانە دژە ئیرادەیە دەست دژە مرۆڤە دژە ئافرەتە تۆ چۆن ئەمە لە یادەکەی لە 6 ساڵە ئەمە نیگەران شوێنی نیگەرانێکی گەورەی منە لە ڕاستێ